لەگەڵ لایەنەکان ئاشکرا دەکرێت. سەرۆکوەزیرانی نوێی عێراق بەڵێنێک بە کورد دەدات. لە بەشێکی کوردستان موچەی فەرمانبەران زیاد دەکرێت. ئەندامێکی ئەنجومەنی جێبەجێکردنی یەکگرتووی ئیسلامی کوردستان ڕایگەیاند یەکێتی و پارتی کە سەردانیان کردوون باسی کێشەکانی ئەو لایەنانە لەگەڵ یەکتر و دۆخی ئەمنی کراوە. خەلیل ئیبراهیم ئەندامی ئەنجومەنی جێبەجێکردنی یەکگرتووی ئیسلامی ڕایگەیاند لاکۆبوونەوەی یەکێتی و پارتی لەگەڵیان باز لەو کێشە و گیر و گرفتانە کراوە کە لە پرۆسەی بەڕێوەبردننی هەرێمدا هەیە و جگەلەوانەی باز دەکرێت کێشەی تر لە نێوانیاندا هەیە و تووشەتی هەردوو لاگلەیان لە یەکتر کردووە. ئەوانیش ڕایان گەیاندووە کە دەبنە هۆکاری خێر بۆ چارەسەرکردنی گرفتەکانیان و یەکێتی و پارتی گەڕێکی سەردانیکردنی لایەنەکانیان دەست پێ کردووە و هەردوو لا ڕایان گەیاندووە لە مامەڵەی بەرامبەر لە سەرجەم سێکتەرەکان ناڕازین. سەرۆکی بۆردی مادەی 140 لە حکوومەتی هەرێم ڕایگەیاندووە محەممەد شیع سودانی بەر لەوەی ببێتە سەرۆکوەزیرانی عێراق سەردانی هەرێمی کردووە و لە کارنامەکەی بەڵێنی کاراکردنەوەی لیژنەکانی مادەی 140 داوە. دژوار فایق سەرۆکی بۆردی مادەی 140 ڕایگەیاند سەرۆکوەزیرانی نوێی عێراق بەر لەوەی حکوومەتی نوێ پێک بهێنێت سەردانی هەرێمی کردووە و لا کۆبوونەوەی لەگەڵ سەرکردایەتی سیاسی کورد بەڵێنی کاراکردنەوەی لیژنەکانی مادەی 140 دەستوری عێراقی داوە. ناوبراو ئەوەشی خستۆتە ڕوو ئەم هەنگاوە هەنگاوێکی باشە و ئەو گرێک کوێرانە دەکرێنەوە لە نێوان هەرێم و بەغدا بەتایبەت کە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر دروست بوون. مادەی 140 مادەیەکی دەستوری عێراق و تایبەتە بە دۆسیەی بەڕێوەبردن و ئاساییکردنەوەی دۆخی ئەو ناوچانەی کە پێشتر و لە سەردەمی ڕژێمی پێشووی عێراق دیمۆگرافیای ناوچەکەیان گۆڕدرا بوو. زانیاری گرنگ لەسەر نەخۆشیەکەی دکتۆر کازم و هۆکاری نەخۆشکەوتنی بڵاو دەکرێتەوە. ئەمڕۆ یەکشەمە پێیجی فەرمی دکتۆر کازم فاروق لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بڵاوی کردوتەوە کە کاتژمێر 7 ئێوارەی ئەمڕۆ واتە پاش کاتژمێرێکی دیکە خێزانی دکتۆر کازم زانیاری گرنگ لەسەر نەخۆشیەکەی و هۆکاری نەخۆشکەوتنی بڵاو دەکەنەوە. ئەمەش لە کاتێکدایە دوێنێ شاسوار عەبدولواحید سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ لە کۆنفرانسێکی ڕۆژنەمەوەنیدا ڕایگەیاند ئەو دۆخەی کە دەوترێت دکتۆر کازمی تێدایە دروستکراوە و بۆ بیربردنەوەی قەیرانەکانە لە ڕێگەی چەند پەرلەمانتارێکەوە کە خۆیان بە ئیسلامی و سربەخۆ دەناسێنن بەڵام سەر با حیزبی دەسەڵاتن و لە داهاتووشدا دەردەکەوێت. ڕاشیگەیان دکتۆر کازم لە فڕۆکەخانەی بەغداوە گەشتی کردووە بۆ بەریتانیا و لە ئێستادا لەگەڵ خێزانەکەی لەوێ نیشتەجێیە و هیچ کێشەیەکی تەندروستی نییە. سۆران عومەر ئەندامی پەرلەمانی عێراق ڕایگەیاند زانیاریەکانی شاسوار عەبدولواحید لەبارەی دکتۆر کازم نادروستە و قسەکانی لەبارێکی دەرونی شڵەژاودا بووە و هەمان تۆمەت بووە کە کاتی خۆی ئاراستەی شێروان شێروانی کردووە و ئێستا شێروان شێروانی لە زیندانە. بە هۆکاری ئەو قسانی سەبارەت بە دۆخی دکتۆر کازم دەکرێت و بڵاو دەکرێتەوە. کاتژمێر 7 ئێوارە خێزانی دکتۆر کازم زانیاری گرنگ ئاشکرا دەکەن. ئەنجومەنی خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە بڕیارێکدا ڕایگەیاند موچەی هەموو فەرمانبەرانی خۆبەڕێوەبەری تا 100,000 لیرەی سووری زیاد دەکات. بە گوێرەی ئەو بڕیارە ئاماژە بەوە کراوە موچەی فەرمانبەران لە مانگی تشرین یەکەمی ساڵی 2022 واتە لە سەرەتای ئەم مانگەوە زیادی کردووە. لە بەشێکی دیکەی بڕیارەکەدا ئەوەش هاتووە ڕێکەوتنە پسپۆڕیەکان ناگرێتەوە و هەموو ئەو کارمەندانەی لەگەڵ ئیدارەی خۆبەڕێوەبەری کار دەکەن و هەروەها کەسوکاری شەهیدان و موچەیان زیاد دەکات. پەیامنێری شارپرێز لە ڕۆژاوای کوردستان ڕایگەیاند ئەو بڕەپارەی کە دەخرێتە سەر موچەی فەرمانبەران لە ڕۆژاوا بڕەکەی 100,000 لیرەی سووریە. ئەگەرچی بۆ عێراق ئەو بڕەپارەیە کەمە بەڵام بۆ خەڵکی ڕۆژاوا زۆرە و فەرمانبەرانیش زۆر پێی دڵخۆشن. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.